ئازیزان و خۆشەویستان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی مەسەلەی کورد لەسەر ئاستی ژیان و لەسەر ئاستی ناوچەکەش بە دەر لە کورد خۆی وەکو نەتەوە خەڵکی دیکە ژان لە نێو نەتەوەکانی دیکەدا دۆستی پرسەکەن دۆستی قەزەی کوردین و خەمی دەخۆن و باسی دەکەن و لە خەمی ئەوەدان پرسی کورد یان کێشەی کورد چارەسەر بێت. یەکێک لەو کەسانە دکتۆر بیلال غازی القورآن چالاکی سیاسی و دۆستی کوردە بەڕەچەڵە گوردنیە و لە زۆر جێگەدا کە قسە دەکا کە دەنووسێ باسی کوردەکە و یەکێکە لە دۆستەکانی قەزیەی کوردی هاتۆتەوە لە سلێمانیە بۆ یەکەم جارە دێتە سلێمانی سەردانی مەزاری سەرۆک مام جەلالی کردووە بە فرسەتمانزانی چەند خولەکێک گفتوگۆی لەگەڵدا بکەین. دکتۆر بەخێر بێ بەخێراتی سەرچاو بەخێراتی سەرچاو زۆر جوانە پلانەش لەبەرتە چاو جوانە والله زۆر جوانە زۆر بەخێر بێ سەرچاو یەکەم جارە دێتە سلێمانی بەڵێ ئەمە یەکەم سەردانمە بۆ سلێمانی سەردانیەکی کەم کرد بۆ دهۆک و 2007 لە هەولێر و لە ئێستایا 2025 سەردانی سلێمانی کردو. زۆر باشە بە خێراتی سەرچاو مەبەستی سەردانەکە دەم جارە بۆ سلێمانی چی بوو؟ ستیدا سلێمانی منبەری ڕۆشنبیری و خۆشەویستی و پێکەوە ژیانە. کاتێک کە مام جەلال کۆچی دوایی کرد لێرە بووم و لێرە نەبووم و حەزم ئەکرد کە سەردانی ئێرە بکەم و بتوانم ئەم سەردانی ئەم شوێنە بکەم کە پێشکەوتن و ڕۆشنبیری بەخۆیەوە بینیوە و حەزم کرد لێرە بووم. دکتۆر ئەم جارە چووی سەردانی مەزاری سەرۆک مام جەلالە کرد هەستە چۆن بوو سەرکردەیەکی کورد ئێوە تۆ وەکو بەنەتەوارە بەڵام دۆستی قەزەی کوردیت هەستە چۆن بوو چۆن دەدڕوانیە مام جەلال؟ بەڕێز جەناب مام جەلال خاڵی خۆش بێ سەرکردەیەکی نەتەوەیی تایبەت بە کورد نییە سەرکردەیەک نییە تەنها تایبەت بێ بەم نەتەوەیە سەرکردەیەکی جیهانیە توانیوێتی سەرکردەیەکی کوردی بێت کە فەرمانڕەوای عێراقێکی عەرەب بکات و یەکسان بووە و بەرەی نێوان کورد و عەرەب بە شێوەیەکی زۆر باش هاوسەنگی ڕاکردووە زۆر زیرەکە خوێندنگەیەکە مام جەلال پڕ بووە لە ڕۆشنبیری و نەرمونیانی و ئەزانێت کە چۆن زانیوێتی کە چۆن مامەڵە بکات لەگەڵ کەسانی بەرامبەردا و کاتێک کە سەردانم کرد هەستم بەو شکۆیە کرد و بە هەمان شێوەش سەرمەمونە هاتووم بۆ ئەم دەستگا میدیایە کە میدیایەکە ڕێز لە خەڵکەگرێت و من هیچ شتێکیشم نەدۆزیەوە کە بتوانم وەسفی ئەو بکەم تەنان بە هۆنراوەش ئەمە بڵێم کە من زۆر ڕێزی ئەم شارە ژەگرم کە لەسەر بناغەی پێکەوە ژیان و ڕۆشنبیری و ئەمە هەستی منیشە دەبارەت بە گۆڕی مام جەلال. سەرسامی بە پرسی کورد بە تایبەت ئەم چەند ساڵی دوایی لە ڕۆژاوای کوردستان لەوێ دۆستایەتێکی زۆرە لێ لەگەڵانە چۆن دەڕوانیتە ئەو ینی خۆ بەڕێوەبەری کە ئێستا لەوێ هەیە؟ برای عزیزم کورد یەک توانین بڵێ یەک هەمووی لێک دارەوە هاتوون دابش بوون بەسەر ئەم چوار وڵاتەدا بەڵام هەمووی یەک دۆسیەی هەیە ئەگەر دۆسیەک هەبێت لێرە لە سلێمانی یاخود لە پایتەختی هەرێمی کوردستان یاخود لە ڕۆژئاوا هەمووی یەک دۆسیەیە ئەوان ئێستا لە ژێر هەنگاوێکی قۆناغێکی مێژووییان و شتێکی زۆر باشیان کردووە قوربانیان زۆریاوە لە پێناو کووردا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و لەبەرەوەی کە ئەوان کوردن ئەبێت دانی پیا بنرێت وەکو هاوبەشێک لە وڵاتەکەدا ئەو ئازارەی کە کورد بینیوێتی کەم نییە کورد میوان نییە کورد هاوبەشە لە سووریا و دەیانەوێت کە
بەشێک بن لە گەل و نەتەوەی سووریا لە داهاتوودا. ئەم ڕوانینە جوانە ئینسانیەکە لە لای تۆ هەیە بەرامبەر بە نەتەوەی کورد، بەرامبەر بە خەمەکانی کورد. ئایا ئێمە وەکو کورد نەمانتوانی و ئەم هەستە لای ئەوانی دیکەش دروست بکەین، لای خەڵکانی دیکەش دروست بکەین کە هێشتا جۆرێک لە ئەنسوڕیە دەڕوانە کورد، یان چییە کە هێشتا دوژمنمان زۆرە، هێشتا خەڵکیەکەیە تەنانەت دان بە مافی کوردانانێ؟ لەم ڕۆوە لەم پرسیارەوە دوو لایەنی هەیە. لایەنێکی ئەتوانی بڵێ پێویستی هەیە بە میدیاوە، بۆ منە لێرە میدیاکان ئاڕاستە ئەکرێن. لە ڕاستیدا ئێمە ینی واقعەکە ئەوەیە کە کورد هاوبەشە لە عێراق و لە سووریاش هاوبەشە بە هەمان شێوە، بەڵام بەداوای لێبوونەوە میدیاکان ئاڕاستە ئەکرێن کە بە شێوازێک شت بڵاو بکەنەوە. من جیاوازی ناکەم لە نێوان کوردەکان، ئەمە لەلایەکەوە کە میدیا ئاڕاستە ئەکرێ. ئەو میدیایش کەش هەیە کە دژی ئەم نەتەوەیە و میدیایەکی لاوازە و بە شێوەیەکی حیزبی ئاراستەی نەتەوەی عەرەب ئەکرێت، نەوەک بە شێوەیەکی ئازادانە کار بکەن و یاخود بۆ هەموو گەلونەتەوەی عەرەب بێت. ئاراستە ئەکرێن بۆ کەمینەیەک، بەڵام ئێمە ئەبێت پێویستە ئێمەش میدیای ئاراستەکراومان هەبێت تاوەکو بتوانین بەرەنگاری ئەمە بینەوە. بۆ نمونە لە ڕۆژئاوا چەندەها ساڵە کارەکەن و من خریجی زانکۆی بەقام لە 2003ەوە. ئەو کەسانی کە لەگەڵ مابوون وەزیرن لێپرسراون ئێستا، و ئەبێت ئێمە کارێ بکەین تاوەکو ئەم بیرۆکەیە نەمێنێت، ئەم بیرۆکی ڕەگەسپەرستیە نەمێنێت. وایە شتێکی سەختە، بەڵام ئێمە ئەتوانین. بۆ نمونە خوێندنگەی مام جەلال کە یەکەم کورد بووە فەرمانڕەوای عێراق بکات، مام جەلال بە شێوەیەکی پێویست خەڵک خوێندنگەی مام جەلال ناخوێنێتەوە و تەماشای ناکات. لەگەڵ بۆ نمونە دوای ئەوەی کە سەرۆک بافڵ تاڵەبانی بوو بە سەرۆکی سۆسیال دیموکراتی عەرەبی لەسەر ئاستی دەوڵەتانی عەرەبی، ئەو بۆ بە سەرۆک بۆ نمونە چۆن ئەکرێت کەسێک لەسەر ئاسی وڵاتانی عەرەب کە کەسێکی کورد سەرکردایەتی بکەوە و سەرۆک بافڵ. میدیای کوردی ئەبێت ئەم کەسایەتیە دەربخات وەکو سەرکردەیەک بۆ وڵاتانی عەرەب. جیهان لە ئێستا دەیەوێت کە بۆ نمونە ئەمانەوێت سلێمانی لە قاوغی بۆ نمونە ئابڵوقەوە بیهێنێت بۆ لای بەرێت و بیهێنێ بۆ جیهانی بوون. چۆن ئەم شارە پیشان بن بە بینەری ماوەی ڕابردوودا لێرە کۆنگرەی پارتی سۆسیال دیموکراتی پارتە سۆسیال دیموکراتەکانی جیهانی عەرەبی بەسرا، لێرە بافڵ تاڵەمەنی کرا بە سەرۆکی ئەو کۆنگرێ. یعنی ئەمە چەندە وەکو پێشتر تو ئاماژۆ پێکرد نەمانتوانیوە ئەمە بگەێنین، ئێمە وەکو میدیا نەمانتوانیوە ئەم قوتابخانەی کە مام جەلال دای مەزراند و ئێستا بافڵ تاڵەبانی لەسەری دەڕوا نەمانتوانیوە بیگەێنین. ڕایەوە ئێمە چی بکەین لەمڕۆ؟ سەرۆک بافڵ تاڵەبانی بەتەنیایە، بۆ نمونە خۆی بەتەنیا ناکرێت کۆمەڵێک شت ئەنجام بات، بتەوێ و نەتەوێت. بۆ منە میدیا بەشێکە لەوە، ئەبێ پاڵپشتی بکەن، ئەبێ هاوبەشی بکەن. و بۆ نمونە ئەمڕۆ سەرۆک بافڵ تاڵەبانی من زیاد لە چەند وتارێکە نووسیمە باسم کردو و تومەکە ئەمە سەرکردەیە لەسەر ئاستی وڵاتانی عەرەب، نەک سەرکردەی حیزبێکی کوردی بەتەنیا. ئەبێ میدیاکان کار بکەن کە ئەم کە هەوەی ناسنامەی کورد بسەپێنێ و بچەسپێنێت لە وڵاتانی عەرەبە و دەری بخەن کە ئەمە دۆسیەیەکی بۆ منە دۆسیەی کووردە، تەنها بۆ کورد نییە، بەڵکو بۆ منە بۆ هەموو وڵاتانی عەرەبە. سەرۆک بافڵ کوڕی مام جەلالە خوالێ خۆش بێت و کەسێکە ئەتوانێت لەسەر ئاستی هەموو وڵاتانی عەرەب کار بکات و نوێنەرایەتی ئەم وڵاتانە ئەکات. من
ڕاستە بێت یعنی تۆزە بێزارکەرە بەڵام هەنێک لە توانم بڵێم لە کوردەکان نازانن کە ئەم پیاوە گەشتۆتە چ ئاستێکی بەرز لەسەر ئاستی گەلانی ناوچەکە لە وتارەکەی کە لە سلێمانیە من کە ئەڵێم سەردانی سلێمانی یەکەم ناکرێ بڵێن سلێمانی کوێیە شارێکە نزیک لە هەولێرە بەڵکو ئەبێت سلێمانی بناسرێت وەکو شاری خۆی ئەبێ میدیاکاری خۆی بکات و جەخت لەوە بکاتەوە هەروەها سەرنجیش بخاتە سەر ڕۆڵی گەنجان لە باشترکردنی کۆمەڵگەی مەدەنیە بەڵام سەرۆک بافڕۆی ناسەرما بوو کاتمان تەواو بوو زۆر سپاس بە خێراتی سەر چاو خۆشحاڵم کە دەبینم کەسێک لە نەتەوەیەکی دیکەێندە بە خەمی قەزەی کوردیەوەیە ئەمە بەڕاستیمایی شانازیە پێویستە شانازی بە خەڵکانی وەکو ئێوە بکەین کورد دۆستەکانی خۆی لە یاد ناکە ڕێزیان دەگرێ بە خێراتی سەر و سەر چاومان زۆر بەخێر بێ سپاس دەکەم ڕێزم هەیە بۆ بەڕێستان و ڕێزی گەلی ئەردەنیش ئەنێرم بۆ بەڕێستان و بۆ دانیشتوانی شاری سلێمانی کە منبەری ڕۆشنبیریە زۆر